ڕێز و خۆشەویستی و دووبارە ساڵی ساڵتان پیرۆز بێت. با یەکەم ڤیددیۆی من لەسەری ساڵ لەناو ئەو بەفر و ئەوە بێت. لای من ئاساییە، سارد نییە. یەک کاوڕێیان ڕەوشی ئێران زۆر ئاڵۆزە، زۆر خۆپیشاندان ناڕەزایەتەکان هەیە. ئەوەی ئەمن بەس بزانم تا ئێستا نەپەڕیتەوە ناو لە ینی قەزا و نایەکانەوە نەپەڕێتە شارە هەرە گەورەکان، چکو بە تایبەتی پایتەخت لەگەڕێک هەبووە لە پایتەخت ڕوویدایە تا ئەنتا نەپەڕتە شارە گەورەکانیش. ئەگەری ڕووخانی قورسە هەرچەندە لە 22 گەیشتکە ترۆپک، بەڵام ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل ئەوە لەگە ڕووخان نەبوون، زیاتر وەکو هێزێکی فشار. ئێستاش مەرج نییە بڕووقێ، مەرج نییە، لەبەر ئەوەی یەک کاکە ڕووخان ئەزمموی ئەفغانستان، عێراق، سووریا، لیبیا، یەمەن ئیلا ئاخیری هەیە، هیچ سەرکەوتو نەبووە، کۆچ بووە، شەڕ و شۆڕی زۆر لێ دروست بووە. داوار دەوڵەتە دێتن کێشەی خۆی لەوێ یەکلا دەکاتەوە، قوتبی خۆی دروست دەکە، ئیسلامی سیاسی تونڕە و گەشە دەکە. هەموو ئەوانە بۆ ئەوەیە کە بۆیە ئەگەری ڕووخانی سیستەمەکان قرس بوو. ئەگەنا لە بەهاری عەرەبی دیتان بەڕەوە دەوڵەت ڕووخە. دوو سین و رووسیا و کۆریای شیمالی و هندستان و ئەوانە دەوڵەتی کەم نین، یانیە بە تایبەتی کە سین و رووسیا لە ئەمریکا نزیک بلە ئێران بە بەسیتی دەگەنێ، لایەکی بگرێن چ دەکەی، یانی چ دەکەی. بۆیە مۆزوعەکە قسە قورسە لەو نوقتەیەوە. لۆ ڕووخان زیاتر بە من زیاتر هەوڵی تا ئێستا فشار و ریفۆرمە، وەکو چەفیان لادا، وەکو بەشێک لە کرانەوە کرا، وەکو هاوکات تێکشکانی باڵی توندڕەوی ئێرانە کە لە شەڕی ئەو چەند ڕۆژێ لەگە ئیسرائیل باڵە تونندڕەوەکەیان تقریبەن زۆربەی پێگە لاواز کرد، باڵە میانڕەوەکەیان گەشە پێدایە. نازانم یانی، بەڵام ئەکرێت ڕاپەڕینی جەماوەری هەموو هاوچەشە سیاسەکان بگۆڕێ. بەڵام من بەڕاستی تەئەسف دەخۆمەوە 3-4 جارە 2009 بووە بزانم 12 19 22 خاستنەوەی ژین دروشمی ژن ژیان ئازادی گەیشتە ترۆپ، بەڵام نەڕووخە ئەو هەموو قوربانی و خەبات و تێکۆشە. من لەوە ئەسەف دەخۆم، یعنی بەڕاستی سەر لە نوێ ئەو خەڵکەی ڕۆژهەڵات و کورد ئێران سەر لە نوێکو ئەمرازێک بەکار بهێنرێ. بە هەر حاڵ ڕێکەوتنامەی سایکس بیکۆوە سەر لە نوێ هەموو تێکەچی سایکس بیکۆیش کە دروست دەبی، بەڵام گۆڕینی هەر ئێستا مەساوس ئەوی ڤەنزوێلا بەرامبەر تایوانە عینە ڕێک ئەو قسەی سایکس جۆرج بیکۆ و مارک سایکسن بەبێتەوە ئیتفاقی سایکس بیکۆیان کرد، وتێت و مووسڵم دێ ئەمن ئەوەت دەدەمێ، یعنی ئاوایە ژن بە ژنیە. گۆڕینی ئێران پێویستی بەوەیە ئەمریکا سازش لە مەنتیقەیەشکەی گەورەتر بکە و هاوچەشەکان قورسە. ڕووخان بەسیتە، بەڵام پاراستنی ئەو سنوورە و ئەو ڕەوشە و ئایا وەکو لیبیای لێدێ، یەمەن وەکو عێراق لێدێ، وەکو ئەفغانستان لێدێ، بە تایبەتی کە ئەمریکا لە عێراق و لە ئەفغانستان ینی گورزی گەورەی وەرکەوتێ. هاوڕێیان هەرویستمەوە سەرنجانم دەم بە هیوای ڕووخانی هەموو سیستەمەکان، بەڵام لە هەمووی یەک خەڵگرنگتر ئێمەوا دەبینین داگیرکەرانی کوردستان وەک دۆمینا، وەک گەڵای پاییزیاک هەڵدەوەرێ لە ڕەوشی لە قازانجی خەڵکی کوردستانە سەرکەوتن.